ئەم ژنا بێ بە ژنی کوردی باشە؟ هەشتا لە بیرمە یەکەم جارەکە باسی کوردستانم کردووە بۆ سۆزان زۆر دڵخۆش بوو ئەو خۆ حەزی لە کولتورەکانی ترە و ئەو لە دەرەوە ئەمریکا گەورە بووە ینی ئەو خۆ وەکو من وایە ئەوەیە کە ئێمە حەزەکەین فێر ببین دەربارەی هەموو کەسی تر هەموو وڵاتەکانی تر هەموو کولتوری تر ئەلی کاتێک کە من وتم من لە کوردستان ژیاوم بۆ حوساوەتی کوردستان تۆ لە کوردستان بووی ئەو بەس یەک جار لە ماوەی نازانم چەند ساڵ لەماو پێش باسی کوردستانی کردووە لە ناو دەرسی مێژوو لە مەکتەبەکەی ئەو بەڵام دوای ئەوە هەرگیز کەسێکی نەناسیوە کە لەوێ ژیاوە یعنی من زۆر باسی کوردستانم کردووە و بە بزانم ریاکشنی ئەو زۆر جوان بوو ئێستا ئەو چەند هەورەی هەیە کە خەڵکی کوردستانن ئێمە زۆر بێ لە هەورەکانمان لە ناشڤڵ لێ لە ئەمریکا کە کۆمیونەتی کوبوونەوەی کوردمان هەیە لێرە چین پێکەوە و دانی کوردیە خۆین ئێمە چای کوردیە خوین هەموو ڕۆژ من و ئەو چای کوردیە خۆین هەموو ڕۆژ ئەمەش جلی کوردیە هی H&L دیزاینز لە سلێمانی یعنی ئەو ئێستا وردە چاوەڕێ بکەن ئەم ژنا بێ بە ژنی کوردی باشە؟